سیهەمین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت دەربارەی خوێنبەربوونی کۆئەندامی هەرسە. لەم بۆ نەزانستێدا تیشک دەخینە سەر چەند بابەتێکی گرنگ لەوانە خوێنبەربوونی کۆئەندامی هەرس بەگشتی ڕۆڵی پشکنینە تیشکیەکان و ڕێگەکانی دەستنیشانکردنی حاڵەتەکە، وەستاندنی خوێنبەربوونەکە، ڕۆڵی نەشتەرگەری، کەیسێ تایبەتەکان لە خوێنبەربوونی کۆئەندامی هەرس، نوێترین توێژینەوەکان لە گۆڤارە زانستیە جیهانیە باوەڕپێکراوەکان دەخینە ڕوو بە بەشداری هەریەک لەم مەڕێزانە: پرۆفیسۆر دکتۆر محەممەد شێخانی، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، پرۆفیسۆری یاریدەدەر بەختیار فایق حەمەسەلیم، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، پرۆفیسۆری یاریدەدەر دیلان ئەمیر کوردە، پسپۆڕی وردی تیشک و سۆنار، قەستەرەی مێشک و پەلەکان، دکتۆر هیوا ئەبوبەکر حسێن، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر موحسین ئەبوبەکر محەممەد، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر ئاراز لەطیف قەرەداغی، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر هێرۆ ئیسماعیل فەرج، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر عومەر حەمەغال بەهەورامی، پسپۆڕی نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس، دکتۆر سۆران هیشام تاهیر، پسپۆڕی تیشک و سۆنەر، دکتۆر هۆشمەند ڕەحمان ئەسعەد، پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی. بەشداریکردن بێبەرامبەرە لە بەرواری 19/6/2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت ناوتۆمارکردن لە ڕێگەی ئەملینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.